ئامێری ATM لە قەزای شارەزوور دانرا. ئەم ئامێرە بۆ ڕاکێشانی پارە یاخود وەرگرتنی پارەی موچەخۆرانە. ئەمە دووەمین ئامێری ATM-ئەکە لە قەزای شارەزوور دابنرێت. ئامێری یەکەمیان بەرامبەر بانکی شارەزوورە و ئەم ئامێرە دووەمین ئامێرە ئامێری ATM-ە کە دابنرێت لە قەزاکە و ئەم ئامێرەیان دەکەوێتە تەنیشت بەڕێوەبەراتی پەروەردەی قەزای شارەزوور تقریبان 5 مەترێک لە بەڕێوەبەراتی پەروەردەی شارەزوورەوە دوورە.